لە ساڵی 1940 کە لە بابم بیستومە و هەر بەها لە مام عەزەلی لە فەنی بیستیە. ساڵی 1940 کە شۆڕشی بارزان ڕوودەدا و دەست پێ دەکەن کە ئەو کاتی شەڕی جیهانی دووەم بووە. ئینگلیز لە بەغدایە بەو دەرەجەی نەبووە، ئەڵمان ڕۆلی هەبووە. شۆڕشی ڕەشید عالی گەیلانی لە ساڵی 1940 کە ڕوویدا مەلیک فەیسەڵیان ناردە هەولێرێ لۆ حیمایەتکردنی. جا لەو بوارە من لە بابم بیستووە، لە هەروە لە مام عەزەدین بیست ڕەحمەتی مەلا مستەفا دەوە ینی تەزیل نەکرایە ئەو معلوماتە کە ئێستا پێ دەڵێم ئەو یەکەم جارە باسی دەکەم. زۆر باش. دام نایە لە کتێبەکەی دووەم وەثائق والأحداث ببتە حەڵقەک. بەڵام وەکو بلێی ئەوەی هات قافی هات. لە 1940 مام عەزەدین دەڵێ جەنابی مەلا مستەفا نامەیەکی بۆ ناردم بە واستەی ماجد مستەفا. ماجد مستەفا کێیە؟ ماجد مستەفا یەک لە عەسکەرەکانی دەوڵەتی عوسمانی بوو، پاشان چوو بووە یەک لە فەرماندەکانی شۆڕشی شێخ مەحموودی نەمر. پاشەوەی کە شێخ مەحموود لە ساڵی 1927 بە واستەی ئەحمەد عوسمان گەیشتنە ئیتفاقێک لەگەر مەلیک چووە بەغدا، ئەو کەسانەی کە لەگەر شێخ مەحموود بوون هەموو لە پۆستی دەوڵەتی عێراقی وەرگیران بۆ وەزیرێک، وەزیر بیلا وەزارەتی دەوڵەت. مونەسیق بوو مابەینی جەنابی مەلا مستەفا و پەیوەندیکردن. نامەکەی جەنابی مەلا مستەفا کە ناردبووی دەڵێ متمانەم نییە بەو گفتوگۆیەیە کە لەگەر دەوڵەتی بەغدایە دەکەم. ئەگەر ئێوە وەکو بنەماڵەی مەلا کچکەی هەولێر، وەکو بنەماڵەی موفتی و مەلا فەند وعدی شەرەف دەدەن کە ئەو گفتوگۆیە لەگەڵ حکوومەتی بەغدایە دەکەم، خیانەتی لەناو نەکرێ. وەکو زۆر ئەوانەی کە ڕۆیشتینە و بۆسەک نەبی، من ئامادەم گفتوگۆ بکەم. جا مام عەزەدین کە تا دوایی من هەولێرم بەجێهێشت هەموو ڕۆژانی هەیلی کە بابم لە ژیان بوو یەکدریمان دەدید، داهاتە ماڵی بابم و هەروە لەگەرمەش. دەڵێ مام عەزەدین گوتی من تەلەفۆنی نووری سەعیدم کرد، پێم گوت پاشا مەلا مستەفا ئەو داوایە لە من کردیە، ماجد مستەفاش ئەو نامەیەی هینایە، ئەگەر تۆ وعدی شەرەف دەدەی کە ئەو دێتە هەولێر لە قەسری باداوان لای من میێوان دەبی تا مفاوەزات دەگەڕێتەوە بارزان هیچی لێ نایە، ئەمن وعدی شەرەفیش دەدەمەوە. جا بابم دەڵێ کە ئەو مەکتوبانە تەواو بوو، من ڕۆیشتمە شەقڵاوە بە پیر مەلا مستەفا، لەوێ ئیستیقبالم کرد، هاتە باداوان. لە باداوان 10 ڕۆژمە. لەو 10 ڕۆژەی دەستی پێکرد ڕۆژانە بابم بە ڕەحمەتی و مام عەزەدین میێوانیان، ئەو میێوانانەی کە دەهاتن وەلایان دەبرد، وعدیان دەدا، سوێندیان دەخوارد بە قورئان کە لەگەر شۆڕشی کورد بن بۆ وازی نین. جا لەو باگراونەی با بڵێین خەلفیەتەکەی خەڵکی هەولێریش تەماشای دەکرد، ئەرێوە چییە؟ چوو دەدا. بۆیە هەر کێشەک ناو هەولێری هەبا بەبێ چاوقسان دەهاتن دەرگایەکان لێدا و بۆ ئەوەی چارەسەر بکرێت.